بە دەرچوون لە دهۆک و گەیشتن بە ئامێدی ئیدی لەوێ بەولاوە. مەترسی هێرشی فڕۆکە جەنگیەکانی تورکیا دەست پێ دەکات لە هەر کات و ساتێکدا بێت. بوونی هێزەکانی تورکیا لە نێو خاکی باشووری کوردستان بابەتێکی نهێنی نییە، بە ئاشکرا دەبینرێن، بە تایبەتی هەندێک جار لە کاتی گۆڕینی هێزەکانیاندا. بە پێی ئەو زانیارانەی کە لە بەردەستی مندا هەیە، سوپای تورکیا لە نێو خاکی باشووری کوردستاندا 21 بنکە و بارەگای هەیە. ئەمە جگە لە فڕۆکەخانەیەکی سەربازی. فڕۆکەخانەکەی تورکیا دەکەوێتە شارەدەی بامەڕنیەوە. بە قوڵایی 34 کیلۆمەتر لە نێو خاکی باشووری کوردستان. بەڵام ژمارەی سەربازانی هێزەکانی تورکیا بە دروستی دیار نییە. تەنها لە ساڵی 2019 تورکیا 3 ئۆپەراسیۆنی بەناوی پەنجە چڕنووک لە سنوورەکانی هەرێمی کوردستان ئەنجام داوە و تا ئێستاش بەردەوامە. بەهۆی ئۆپەراسیۆنەکانی تورکیاوە 361 گوند لە سنووری پارێزگای دهۆک چۆڵ کراوە. دانیشتوانی گوندەکان ناتوانن بگەڕێنەوە سەر زێدی خۆیان. ترسی هێرشی فڕۆکە جەنگیەکان و تۆپ بارانکردنی گوندەکانیان هەیە. زۆرترین زیان بەر شارۆچکەی ئامێدی کەوتووە. لەم سنوورەدا 262 گوند چۆڵ کراوە. بەپێی بە دوواداچوونەکانم لە کۆی 76 گوندی شارەدەی کانیماسی لە شارۆچکەی ئامێدی پارێزگای دهۆک لە ساڵانی ڕابردوو زیاتر لە نیوەیان چۆڵ کران. یەک ملیار و 140 ملیۆن دینار زەرەر و زیانی مادی بەر ئەم گوندانە کەوتووە. کریستیانەکان لە 150 دانیشتوانی شارەدەیەکە پێک دێنن. شەش گوندی کریستیانەکان لەلایەن سوپای تورکیاوە کراوە بە ناوچەی قەدەغەکراو. ئەگەر دانیشتوویەکی گوندەکە بیەوێت سەردانی زێدی خۆی بکات، دەبێت مۆڵەت لە سوپای تورکیا بخوازێت. ئەمە لە کاتێکدایە ئەو گوندانە لە نێو خاکی باشووری کوردستاندان. ئەمە کەنیسەی مارگۆرگیسە لە نێو چیای گوندی ئیاتێ دروست کراوە. مێژووی دروستکردنی ئەم کەنیسەیە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1930. مەسیحەکان لێرە مێژوویەکی دێرینیان هەیە، بەڵام هەر وەک چۆن لە شەڕی داعشدا ئەوان زەرەر و زیانی زۆریان پێگەیشت. لە بۆردومانی هێرشی فڕۆکە جەنگیەکانی تورکیاشدا ئەوان بە هەمان شێوە لێرە زەرەر و زیانیان بەرکەوتووە و بەشێکی زۆریان گوندەکانیان جێهێشتووە و هەندێک لە کەنیسەکانیشدا خراون.
ئیسحاق تۆمە بەتەنها لە نێو گوندی ئیاتێ ماوەتەوە باسی ڕەوشی ناوچەکە و بۆردومانی بەردەوامی فڕۆکە جەنگیەکانی تورکیان بۆ دەکات. خودت توزانی ئەو هەندێک بستانەی هێلە کەس خوددانکە يعني وضع نقلك باشن بروان طيارة وقصف وطوفان أمان هندكي شونا باجيري وهندكي شونا دربة ولاتي هندت قندت موافقة ورقت حتى تشينا أفضل وهندكي حتى دي جيزتوان داقوتا موافقة ورقت تقريبا 4 جارة طيارة هابت أغيري بيشتوير نهل هەر لە سنووری گوندەکانی کانی ماسی داین دەچینە ناوچە سنووریەکان فڕۆکەی چاودێری تورکیا بەردەوام بەسەر ناوچەکەدا دەسوڕێتەوە مەترسی هەیە لە هەر کات و ساتێکدا بە بیانۆی بینینی شەڕوانانی پەکەکە بۆردومان بکات ئەوانەی کە گوندەکانیان چۆڵ کردووە ساڵانە 5 تا 15 ملیۆن دینار زیانیان بەرکەوتووە بەهۆی جێهێڵانی ڕەز و باخەکانیان تەنها لە ساڵی ڕابردوودا نزیکەی 2 ملیار و 500 ملیۆن دینار زیان گەیشتووەتە دانیشتوانی گوندە بۆردومان کراوەکان ئێرە گوندی ئورەیە دوایین گوندی هاوسنووری هێزەکانی تورکیا چەند بنکە و بارەگایەکی خۆیان هێناوە لە دەوروبەری ئەم گوندە دایەناوە ئەمانەی کە دەبینرێت و ئەمەی کە من ئێستا هەڵی دەگرم پارچەی ئەو تۆپ و هاوەنانەیە کە ڕۆژانە لەم گوندە و دەوروبەری دەکەوێتەوە مەترسی زۆر لەسەر خەڵکی هەیە ئەوان پیان وایە دەبێت حکوومەتی هەرێم هەڵوێستێک وەربگرێت بەرامبەر ئەم هەموو بۆردومانکردنە ئەوانەشی کە لە گوندەکان ماونەتەوە لە ترس و دڵڕاوکێدا دەژین بەڵام پێیان ڕێدا ناگرێت شوێنەکانیان چۆڵ بکەن لەم گوندەشدا تەنها چەند ماڵێک ماونەتەوە بەری نیم سعادێکەوە بە تووپل پشتە گوندینەوەی خۆیت بینین ئەوە گیرێ پێبە وەکی دیین هاسەوەرمێ بڕێکە دیبیشاری مێشێت بۆکریە چووی ئەوە ئەفچۆی سینگێ مام بینێ باکەلیکە بنچە حتە دەری حتە دەریە دۆینە بارتوپۆ جۆبامە خودێت چتەوە گیری ئەمە سێوەرمێت بوری چووی ئە تێلەبوونەوە نافاوی تێلەبوونەوە کرد گوتۆڵە ئەمێ بسەڵە ماچوو چلمان ناوەتە چینە ناوزاویت خە بۆ ئەفدەوەنێ ئەمە تەنی هەندە و سەرێ ماپاکۆ دەڕەمی چینات مە قڕمە گویزەکەی ڕۆ هەندە جۆ پێنج هەڵدی بیتەوە نۆفۆ قۆریت پاکە هەمە واتای ما خودێ هۆی سۆی جواب بین گەلا جامە گەلا عردۆی خوتیێمێ پۆنێ پەکێکە بین ئەمیل گوندەی ورە ئەوجە مەسەلە بێت بەری بە چۆی ئال هەدەینە بۆ خەوی دەبێتنی ئازیل ورە مە ئەستخزۆنم هەموو وات بێژێ دەتوانرا ئەم گوندانە وەکو ناوچەی گەشتیاری سوودی لێ ببینرێت بەڵام نەک ئەو دەرفەتە نەڕەخساوە بەڵکو ئەو ناوچە گەشتیارانەشی کە هەن مەترسی بۆردومانکردنی لەسرە ئێرە سەیرانگای مازێ لە ناحیەی جمانگێ لە سنووری پارێزگای دهۆک ساڵانە خەڵکێکی زۆر سەردانی دەکەن بەڵام فڕۆکە جەنگیەکانی تورکیا بە قوڵایی 38 کیلۆمەتر لە نێوخاکی باشووری کوردستانەوە ئێرەیان کردووەتە ئامانجی فڕۆکە جەنگیەکانی تورکیا ئۆتۆمبیلێکی شەڕوانانی پەکەکە بووە کە 2 شەڕوانی تێدا بووە بەڵام ئەوان هەر زوو لە نێو ئۆتۆمبیلەکەیان دەرباز بوونە لەو بۆردومانانەدا گەنجێک بە ناوی یوسف جەمال گیانی لەدەستداوە ئەو لە پێش دوکانەکەی خۆی وەستا بوو کاتێک فڕۆکە جەنگیەکانی تورکیا ئێرەیان بۆردومان کرد شاید حاڵێک ڕووداوەکەی بە چاوی خۆی بینیوە تڕۆمبیلەکە چەکدارێ پەکەکێ
الویجادت بوری هات زانم کشف دیبو نزانم هلویر را گرتو هات نخواره طیاره لیدام یک صاروخ لیدام و خوش کسی که خلکی گندی گیانه خوش دست هلویره و چکدارین پکه که رای کردیم چونه چولی جره کردیم لە ماوەی ساڵ و نیوێکدا لە بۆردومانەکانی تورکیادا 23 کەس بوونەتە قوربانی. سەرجەم قوربانەکان خەڵکی سڤیل و دانیشتووی شارۆچکەی ئامێدی بوون. 19 کەسیان گیانیان لەدەستدا. پرسەی یوسف جەمالە، دایک و خوشکەکانی بە کوڵ دەگرین. داوا دەکەن شەڕی تورکیا و پەکەکە لە ناوچەکەیان دوور بخرێتەوە، چونکە ئەوەی کە باجەکەی دەدات تەنها ئەمانن. منە بەدەبینە قوربانێت وە کەس منەشت بخۆ دەرگەویش بەرەوە ئەس هیچ حکومەت خۆزم حەقێ بە بەرزەرەکەن خەوە مامازنە منە بەدەبینە قوربانێت وە. هەفتەی 3 بۆ 4 جار سنووری شارۆچکەی چمانکێ بۆردومان دەکرێت. خەڵکی ناتوانن بچنە دەرەوەی گوندەکانیان، خۆیان وەکو دەست بە سەرکراو دەبینن. لەم گوندانەدا جگە لە مەترسی هێرشی فڕۆکە جەنگیەکان مەترسی دیکەش لە ئارادایە. تەقینەوەی ئەو مینانەی کە شەڕڤانانی پەکەکە بۆ سوپای تورکیا دایان ناوە لە نێو شاخ و دۆڵەکان. کەمە بخۆ سێ کوڕێن بشەهیدن ئەڤە vê ماڵێژی دوو شەهید بوون دەستێ پەکەکەی یەدمژی دوو پەکەکۆت کوشتین ئێکێ دیژی ئەڤە سێت بشەهیدن دەستێ پەکەکۆی چوون هەردوو عیالێمت خێزاندار بوون ئەڤە یوسف جەمال عەمرێویت 19 ساڵ بوو مۆبەینۆ ترکۆ و پەکەکۆدا دوی شەهید بوو مۆچە خودێ قەبیڵ عەمرێ 19 ساڵ بوو بۆ خەڵ چ بکاتن خدا نێتۆنکی خۆهاوێت لنک لێش کەست ئێ بەم چ بکەین دمەخە بەبەرێ خۆ کی بەبدەین بۆ بێ من ئەمێت کەس ئینە مۆبایلە هەردوو کۆ دەپان بەرێ خۆ کی بەبدەین ماچە عار نینن ماچە جی نینن ئەڤە جێمەیە هەرە vێرە پایرۆڕەمیت کات هەرە vێرە پەکەکەوانۆکەن پەکەکەوانۆکەم چینە نۆف ملکێت خۆ چینە نۆف ملکێت خۆ پەکەکێت تێنەوێت تایرێت ڕەمیل ماتکە. لە گوندەکانی سنووری بەرواری باڵای سەروم دەچوومە ماڵی مام زوبەیر ئەو پێشمەرگەی ئەیلول و گوڵان بووە. سەرباری مەترسیەکان لەگەڵ هاوژینەکەیدا لە گوندی سەراڕوو ماوەتەوە. ئەو دەڵێت باجی زۆرم داوە ئاماژەش بەوە دەکات کە فڕۆکە جەنگیەکانی تورکیا سڵ لە بە ئامانجکردنی خەڵکی سڤیل ناکەنەوە. ئەو دەستێکی ببینن خەڵ مۆڵە مەبێتن مۆڵە حاکمی بلوێرێ دەدەینێ وان پێ ئەوێ نینە بۆ نەخەمە ترسی ئەم ترسی ئەوە چەند جۆرە سەرێ مەهات ئەمێت ڕەبین دار بەدار بووین ما مۆڵ و حاڵێت خۆی تێلۆن ئەمێت بووینە بچپ ئەمە شیفریتە کۆنی مۆسیۆل وێ نەهدا مرۆڤەکێ وەکێتی ئەو ئەوێ چە بۆ ڕووخە چت بژنێ ئەو یۆ جێخواوژی ترکن هەمی ترکن عسکەرێوانە بی بەس خودی حکومەتە هەرێمێ نزۆنیت خودێ بەگۆڤێژی نزۆن کۆنێ ما کرد بیت ما نەکرد بیت نزۆن ئەوەنی بەگۆ بخە پێش کێشکەن ئەوێت حتى ئێوەرێ چەتەوەی کردی و دیف دژمنێت یەنما هەمیۆ بوون کە خودە هەر ئەوەن ما کرد هەندەکە خۆن حتى بەگۆڤێژی خۆ بهۆستەکە عادی نەدا ماکەدە بخە خۆنێکی چێکەم عادەکەکی ئەژی دۆشێن بخوا بەلکی متەیبیەکی بە خودازی بخۆنی دەبارە. پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستان
چەندین جار داوایان لە تورکیا و پەکەکە کردووە کە شەڕی نێوانیان ببەنە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان و عێراق، بەڵام نە تورکیا و نە پەکەکە گوێیان لەو داواکاریانە نەگرتووە. دەمەوێت هەڵوێستی فراکسیۆنی زەرد لە پەرلەمانی کوردستان بزانم، ینی باکووری کوردستان پێویستی بەوەیە خەڵکی باکووری کوردستان چونکە پەنجەی تۆمەت بۆ پارتی درێژ دەکرێت بەوەی کە ڕێگەی داوە تورکیا بە قوڵایی 35 کیلۆمەتر بێتە نێوخاکی باشووری کوردستانەوە. بچنە ناو حکوومەتی تورکیا و وەزیریان هەبێت بتوانن بە قسە بە دانوستان پرۆسی ئاشتی زیاتر بەرەو پێشەوە برن، بەڵام ئەم دەرفەتەشیان لە دەستداوە سەر لە بەری پرۆسەکە دیسان تێک چوو بینیمان کە ئەنجامەکەی بۆ سەرکردایەتی هەدەفە بەشێکی زۆریان کەوتنە زیندان، پەرلەمانتارەکانیان پارێزبەندیان لەسەر هەڵگیرە. ینی ئەنجامی کارەکەی ئەوان هیچ خزمەتی بە خەڵکی باکووری کوردستانە، کێشەی پەکەکە باکووری کوردستانە، ئێرە هەرێمی کوردستانە، حکوومەتێکی تێدایە، یاسای تێدایە، دەبێت ڕەچاویم دۆخە بکەی کە لە هەرێمی کوردستان هەیە، دەبێت ڕەچاویم هەرێمە بکەی کە بۆتە پەناگەی یاران بۆ کوردی هەر چوار پارچەی کوردستان. 20 ساڵە تورکیا لە نێو خاکی باشووری کوردستان ئۆپەراسیۆن دژی پارتی کرێکارانی کوردستان ئەنجام دەدات، بەڵام ئۆپەراسیۆنەکانی ئەم ساڵ جیاوازە و تا دێ زیاتر پێدا دەگرێت بۆ نێو خاکی هەرێمی کوردستان. بیانۆکەشی تەنها بوونی شەڕوانانی پەکەکەیە و هیچی تر.